بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. گەمەی سیاسی و لەکەدارکردنی خەڵک تەوەری ئەمجاری دیوی دووەمە بە ئامادەبوونی زۆر بەڕێز مامۆستا سیروان حەمەد ڕەشید، مامۆستای زانکۆ، هەروەها وا بڕیاریشە کاک لەتیف فاتح فەرجکی ئێستا بەڕێگاوێ، ئەمیش هەروەها بەشدار بێ لە کەڵمان. بەخێراتن دەکەم، سپاس دەکەم، زۆر سپاس مامۆستایان، زۆر سپاس دەکەم مامۆستای بەڕێز. بە هەڵبەت جارێ من و تۆین چاوەڕێی کاک لەتیفش دەکەین، بەڵام ئێمە گفتوگۆخی خۆمان دەست پێ دەکەین. دەمەوێت لەوە دەست پێ بکەم سروشتی پەیوەندی نێوان دەسەڵات و خەڵک بە شێوێکی تەندروست چۆن بێت. بەڵێ بەناوی خوا، سپاس بۆ دەرفەتەکەی جەنابەت. ئەمەوێ هەڵەیەکی قەڵەمی وە جەنابەت ڕاستکەوە، من سیروان حەمەد شەریفم، نەک حەمەد ڕەشید. حەمەد ڕەشید مامەمە. مامۆستا مەسعود محەممەد لە کتێبی مرۆڤ و دەوروبەرە بەڕاستی کۆپلەیەکی نووسی بۆ سەرنجی ڕاکێشەم، ئەڵێ بەر لە 40 ساڵ کاتێک کە کتێبەکەی نووسی، ئەڵێ بەر لە 40 ساڵ پێش ئێستاعونی شاعیری کۆیە کاتێک کە ئەم شیعرەی نووسیوێتی بە دەوڵەمەندەکانی ئەو سەردەمە نووسیوێتی حورمەتمە تف و لە چارەیان بێت، لە مڵک و پارەیان بێت. ئەڵێ بە خەیاڵیان نەهات کە ڕۆژێ لە ڕۆژان گەلێک ینی زۆرێک لە شۆڕژگێڕەکان ڕوومەتی خۆیان بدەنە بەر ئەو تفە و نەیەڵێ بەرەکەتی ئەو تفە بەرەوان بکەوێ. ینی بۆچی زۆرێک لە شۆڕژگێڕەکان خەڵکە پاک و نەزیه و جوانەکان وەک مامۆستا فەرمێ ڕوومەتی ناسکی خۆیان دەنە بەر ئەو نەحلەتەوە ئەو نەفرەتە. ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەگەر لە ڕووی سایکۆلۆژیەوە بۆی بڕوانی ئەگەڕێتەوە بۆ پێکاتەی ئینسان، بنیاتی ئینسان کە هەر وەکەڵێ لە پێکاتەی ئینسان هەیە، لە ناخی ئینسان هەیە. ئەگەر بۆ بعدە تەوان جەناب دەزانیت ئەوەی هەموو خەڵکە لەسەر زەوی ئەژین دوو بعدە، یا بعدێکی دینی یا بعدێکی لا دینیە. ئەگەر بۆ بعدە دینەکەی بگەڕێنەوە لە خەڵقی ئادەمەوە بۆی بڕوانی کاتێکە ئادەم بەپێی فەلسفەی ئاین یەکەم کەسە، ینی سەرەتای بەشەریەت لە ئادەمەوە دروست بووە. کاتێکە دروست بوو سەرەتا لاشێکی بێگیان دروست کرا لە طینین لازب، جەناب دەزانین لە قوڕێکی بۆگەنی ترشا و دواتر نەفەخت فیه من ڕوحی، لە ڕوحی خوا ڕفووی کرا بە بەرا. ئادەم کاتێکە فووی کرا بە بەرا کە چاوی کردەوە سەرەتا بەر لە هەشتێک میوەی درەختەکانی بەهەشتی بینی، دواتر کاتێکە ڕۆح گەشتە ناوسکی هەستی بە برسێتی کرد، هێشتا ڕۆح نەگەشت بۆ قاچەکانی پەلامەری درەختی میوەی بەهەشتیدا. ئەگەر بۆ ئەیوب پێغەمبەر بڕوانی کاتێکە خوای گەورە بڕیاریدا چاکی کاتەوە لە میحنەتەکە ڕزگاری بکات، فریشتەیەکی ناردە سەری و زێڕ و سەرۆتی بەسەر بارانەویش بە خەڵەکانی لێپەڕەکرد. کاتێک لێی پرسی ئەلا تەشبع، ئەویش فەرمووی وەمەن یەشبع من ڕەحمەتیک، دەی کێ لەمە تێرە بێ؟ کێشەی ئینسان ئەوەیە کەس لە پارە و زێڕ و سامان تێر نابێ. و بۆیە شۆڕژگێڕە جوانەکانی ئێمە هەنێکیان وەکو مامۆستا مەسعود محەممەد دەڵێ قسەی منی قسەی مفەکرێکی گەورەیە، زۆرێک لە شۆڕژگێڕە جوانەکانی ئێمە ناشری نەبن. بۆچی؟ ینی ئەگەر وازە بۆچی شۆڕژگێڕی تر هەیە لە دنیای تر، لە جیهانی تر بەم ناشیر نییە، بەم ئەندازەیە ناشرین نابێ. ئێمە دیگۆلمان هەیە بە نمونە لە فەڕەنسا، باشە بۆ ئەم وەکو شۆڕژگێڕێک هێشتا زیندووە، باشە ئێمە چوزانم گیڤارامان هەیە، باشە بۆچی هێشتا وەکو شۆڕژگێڕێکی جیهانی لەسەر ئاسی جیهانی هەر زیندووە. هەتا کاسترۆژ ئەگەرچی لە بۆعدە ینی دیکتاتۆری وەکو دیکتاتۆری بۆ نادەکرێت، بەڵام هێشتا بە بەراورد لەگەڵ شۆڕژگێڕەکانی خۆرهەڵات، دنیای خۆرهەڵات، دنیای ئێمە هێشتا ئەمان جوانترن. جوانە فەرمی. تاوان جەنابەت ئەزانید وەکەڵی سەقافەی سیاسی یا سەقافەی ئیجتیماعی عام خۆرهەڵات و خۆراوا زۆر جیاوازە لێک لە خۆرهەڵات ئەو تەنها کەسێکی پیاوێکی ڕەشی بشکۆلانەی کەچەڵ کە سەری هەڵدا و بوو بە فەخری مرۆڤایەتی شانازی پێوەگرت مەهاتما غاندی بوو. غاندی ئەوەنە گەورە بوو لە ناو ئاینی هیندۆسیا پێوترا مەهاتما غاندی، خۆی بەدەمی خۆی ئەڵێ، ئەو پیاوەی کە سەدەی 20 بەناوەنرا، خۆی بەدەمی خۆی ئەڵێ هەرگیز دەخۆم نابورم، باوکم لەسەر مەرگا بوو، تازە کاسووربای هێنا بوو خێزانەکەم، ئەڵێ حەزی پیاوەتی شەهوەتی ئینسانی هەڵی پێچام کە باوکم بەجێ بێڵم و بڕۆم بەلای خێزانەکەم. ئەڵێ مامەم هەستی کرد کە خەومێت و ئەوانە، ئەڵێ وتی غاندی بڕۆم من لای باوکتە بم. چارێکی پێنەچ، ئەڵێ خزمەتکارەکەمان دای لە دەرگا وتی غاندی هەڵسە باوکم مرد. ئەڵێ قەت لە خۆم خۆش نابم، ینی بەڕاستی شۆڕژگێری وەکو غاندی وەکەڵێ ئەمە بعدەکەی بووە. من لەگەڵتم ڕاستە فەرمی زۆرێک هەیە لەوانەیە گیڤاراش بمایە ناشرین بۆ فیدڵ کاسترۆ و جەناب دەزانی، چونکە بە تەمەنی درێژە بەڕاستی شۆڕژگێڕەکان ناشرین نەکات. زۆر چاکە. ئێمە بەڵێ شتێک وەکو زەمان وەکو کەفیل نیمانە تاوەکو 2000 شۆڕژگێڕەکان بە جوانی بهێڵنەوە. بەڵێ شتێک نییە، ینی وەها لە شۆڕژگێڕ کە 2000 وەکو شۆڕژگێڕ بمێنێتەوە. ڕاستە فەرمی. لە ڕاستیە کۆمەلگاش کاریگەری هەیە، مامۆستا شۆڕژ کۆمەلگا کاریگەری لەسەر گۆڕینی شۆڕژگێڕەکان بۆ دیکتاتۆرەکان یا بۆ ناشرینەکان. چۆن من لەگەڵ دادوەرێکی بەڕێز قسەما کرد حاکمێک، ئەوتی کوورە سیروان تۆ ئەتەوێ کۆمەلگا بگۆڕی، من بەیانی لە ماڵی خۆم داوێن لە دەرگای بە نمونە ئەیهێنمەوە، بەیانی لە ماڵی خۆم داوێن لە دەرگا چوم دەرگام کردو سێرەکەم پیاوێکی ڕیشسپی بە تەمەن یەک ئەوەنانی نانەوە و 100 ماسی کوردی جوانی پێ وتی جەنابی حاکم ئەمە بۆ ئێوە، وتی پێم وتمە خاڵ و گیانەمە بۆ من نییە، بە هەڵە هێناوتە دی ناوەڵات جەنابی حاکم بۆ تۆ هیچ شتم پێ نییە بەخوا. حاکمی جەناب دەزانی هەر خەریکی خوێندن بۆ خواخوایت کەسێ نانی گەرمی بۆ بێنێ بە نمونە ئەڵێم. یعنی زۆر جار کۆمەلگاوە ئەکات لە شۆڕژگێڕەکان ناشرین نەکات.
يعني أنا خاتم موقفك هموش من إنسان براسي چونکە هەر بە پێی یاسای خوا ئەگەر بۆ یوسف پێغەمبەر بڕیتەوە پێغەمبەر جوانی کە یەک سوورەتی گەورەی بەناوەیە بە پێی یاسای خوا فەرمی وەلەقەد هەمەت به وهەمە بها لولا أن رأى برهان ربي براسي أو چۆن زڵەیخا حەزی لێ بێ مش حەزی لێ بوو ئەگەر بورهانی خوای نەبینێ زۆر جار شۆڕژگێڕەکان ئێمە وەکەڵێ بورهانی خواش نابینین یان بورهان نابین بەرچاوێن تاریکە بێ. سعدی شیرازی قولێکی جوانی ئەڵێ عابد کە ئەس بەهرەی خوددا گۆشە نشینت بێچارە دەرائینە تاریک چ بینت کەسێکە لە ماڵی خۆی دانیشتەوە هیچی بەدەست نییە ئەو هیچ نابینێ هیچ نابیسێ لە بەرە ناشرین نابێ ئینسان کاتێکا چێتە دەسەڵاتەوە ئەو سەرۆت و سامانە ئەو حەزی شەوەتە ئەوەی کە تو حەزی لێکە ئەوەی کە وەک حاجی قادری کۆی ئەڵێ سینەم ئەگڕێ لێم ئەمڕێ سەگی ڕقیبم کارۆک داری لە دوولاوە گڵاوە لە ئەسڵ هەموو ئینسانێک تاکە ئینسانەکان حەزیانەوەی منەوەی کە عەرزم کردەوە پەیامبەرەکانی خوان کە پەیامی ئاسمانی بۆ سەر زەوی ئەگەر ئەوان وەکەڵێ ئەوە پێک هاتەی ئەوان بێت ئەبێ خەڵق ئەبێ حاڵی ئێمە چۆن بێ شۆڕژگێڕەکانی ئێمە چۆن بێ لە کاتێکا کە کۆمەڵگایەکی خراپیش لە دەوریان هاین بەڕاستی من ناڵێم شۆڕژگێڕەکان ینی هەمووی بە کۆمەلگاتێکیانەدات بەڵام لە ڕاستی کۆمەلگاش کاریگەری لەسەر تێکدانی شۆڕژگێڕەکان بەڵام بەڕاستی ئەوەی کە لەو ئیمتیحانە دەربچێت لە حاجی قادر لێ سینەم ئەگەڕێ لێم ئەمڕێ ئەگەر لە وەکەڵێ ئەگەر بە سینەی خۆی نەکە بە بەرامبەرەکەی بکات ئیتر خوایە نیشتیمانە خاکە ئەوەی کە بەرامبەرەکەی مانع علی ئەو مانعی کە زاڵ بێ بەسەریە خەڵکانێک دەرەچن کە مرۆڤایەتی شانازیان پێوەکە کەوەک جەناب و باسی کرد کە لەوانیش گەورەتر وەکو ئیبراهیم پێغەمبەر ئەبن بە غاندی ئەبن بە نێلسن ماندێلا ئەبن بە خەڵکێکە تێکڕای وڵاتەکان بە ئاواتۆن میدالیەکیان بنی ئەویش ڕەفزیەکە بۆ نمونە تورکیا ئەویست میدالیە ئەتاتورکدا بە نێلسن ماندێلا لە کاتێک ئەویش ڕەفزیە کرد بۆ چونکە هەموو حاجزەکانی تێپەڕان بوو ئەم ئینسانە گەورە بوو زۆر ئەگەر قسە بکەین لەسەر کۆمەڵگەی کوردی و سروشتی ئەو پەیوەندی کە لە نێوان دەسەڵات و هەروەها کۆمەڵگەی کوردیدا هەیە پێ وایە بە بەو قۆناغانەدا تێپەڕی بێکە پێویستە پێدا تێ بپەڕێ بە تایبەتی ئەگەر ئێمە سروشتی پەیوەندی نێوان دەسەڵات و کۆمەڵگە وەکو گرێبەستێکی کۆمەڵایەتی سیاسی وەربگرین تو ئەمە دەبینی عقدێکی اجتماعی لە بینی کۆمەلگا وڵی لە ڕاستیە تۆ بتەوێنێت ئێمە کۆمەلگایەکی شەرقی وەک عەرزم کردیت کە کولتور و فەرهەنگی شەرقی زۆر جیاوازە لە غەربی هەرچەند غەربیش بەڕاستی شۆڕشی فەرەنسا کە جەنابەت باست کرد مەقسەڵەیاندانە گیوتینیاندانە هەر شۆڕژگێڕەکان خۆیان بوو بەدەم تیغی مەقسەڵ و گیوتینەکەەوە لەبەرەوەی کۆمەلگای کوردی ئێمەش بەدەر نییە لەو کەم و کوڕیانی لە کۆمەلگای کاریگەری ئەو کۆمەلگا و محیتەکە لە سەرمان هەیە لەبەرەوە بە بڕای من نەوەڵەت تێمان نەپەڕاندوە هێشتاکە بگرە لە ئەوەی کە من بەداخەوەی ڕەمام عەسرە گوێم لێ بوو لە کەناڵەکان و لە سایتەکانەوە قولێکی عەرەبم بیرکەوتەوە کە رجعت حەلیمە إلى عادەتها القدیمە ئەڵێ حاتەمی تایی ئەو پیاوەی کە عەرەب شانازی پێوەکەن بەدەست ژنەکەی گیری خواردبوو حەلیمە ئافرەتێکی ڕەزیل بوو چەوری ئەم بە نمونە ئەیە نمونەیەکی مەسەلێکی مەشهور ناو عەرەبە ئەڵێ ئافرەتێکی ڕەزیل بوو ڕۆنی نەکردنەوە چێشتەکەەوە حاتەمیش پێیوت قولێکی بەدانەوەتی تۆ هەرچەندێک کەوچکە ڕۆن پێدەنەوە چێشتەکە ڕۆنە تەمەنی درێژە بێت ئەڵێ حەلیمەش ماوەیەک لەو سەر ڕۆژ دواتر وتی بیری کردوتی بەخوا منم تەمەن درێژێم ناوێت و ئەم ڕۆنە سەرف ناکەم ئەگەر ئیمڕۆ گوێت لە کەناڵە سایتەکانی ئێمە ببوایە بەڕاستی ئەوت بۆ دەرەکەوت کە ئێمە نەخێرەم ئاشتیمان ناوێت دیسان هەم تاپی شەڕ لێ دێنەوە کە ئیشەڵا وا نابێ کۆمەلگە خۆی داوای دەکات وڵای کۆمەلگە بە دەرنیە لی چونکە بەڕاستی یەک قسەی عەبدولکەریم سروش ئەڵێ من وەزم جارێک کەش هەر باسم کرد لە بەرنامەیەک دکتۆر عەبدولکەریم سروش ئەڵێ من لە محاضەرەیەک لە زانکۆیەک محاضەرەمدا بۆ لە تورکیا ئەو کاتە پارتی داد و گۆشەبێدانە سەر حکم نەبوو ئەڵێ گەنجێک کەسا لێم ڕاپەڕیوتی دکتۆر سروش ئێوە تەمەن دکتۆر سروش جەناب زانین مفەکیرێکی گەورەیە ئەڵێ دکتۆر سروش ئێوە خەڵکێکن وەکو شیعە دیکتاتۆرن ئێوە خەڵکێکن ئەگەرم حکومەشتان بڕۆی حکمێکی تریەتە سەر حکم بە هەمان شێوە هەر شیعە ئێوە مەجال بە سوننەکان نادەن ئەڵێ وتم بە قوربان تۆ ڕاستەکەی چونکە زۆرینەی ئێران شیعەیە بە هەمان شێوە لە تورکیاش ئەگەر حکمێکی ئیسلامی بێتە سەر حکمێکی سوننە دروستەکەن حکمێکی شیعە دروست ناکەن لەبەرەوە من ناپاڕێمەوە نامەوێت ناشەرعیەت وەکەڵێ ناشەرعیەت بشەرعێنم ناقانونی بقانونین بەڵام ئەو حەقیقەتەم لایە کە لە سەرۆکی حکوومەت لە وەکەڵێ موظفەکانی حکوومەت لە سەرۆکی حکوومەتەوە تا خواری خوارەوە لەم کۆمەلگای ئێمە بەدەرنین لە ئەفغانستان تۆڕەبەرەوە نهاتوون بەڵێ زۆرینەی کۆمەلگای ئێمە لەگەڵ ئەوایە بە بڕوای من هەشەنە مامۆستا مەسعود عەبدولخالق شەوێک تعلیقی ئەدایی لەو ڕۆشنبیرانەی کە کۆمەلگا تاوانبارکن بەڵام تاوانبارکردنی کۆمەلگا نییە ئەمە حەقیقەتی کە تۆ بێ لەبەر چاو بێ بەڵێ دەوتری ینی ئەوەی کە بەشێک لە ڕۆشنبیرانی کوردیانەوێ هەموو ئۆباڵی تاوانەکان بخەنە کۆمەلگا لە ڕاستیدا بۆ ڕووسپیکردنەوەی هێز و لایەن و دەسەڵاتی سیاسی کوردیە ینی بەم مەرام و بەو غەرەزە ینی ئەزانی مامۆستا من ڕەنگە تعلیقەکە لێرەوە بێت ڕاستە ئەزانی طبعا وشەی ڕۆشنبیر زۆر گەورەیە و ڕۆشنبیر طبعا جەناب دەزانی لە ئەوروپا کە سەری هەڵدا لە بری وشەی ڕجالی دین سەری هەڵدا لە منافسی ڕجالی دین ڕۆشنبیر کێیە بەڕاستی ئەگەر پێوەرێکی وەک ئەڵێ تەن دروست و تەن دروست ببێ بۆ ڕۆشنبیر لە کۆمەلگای کوردی ئەمە مامۆستا مەسعود محەممەد ئەڵێ لە دەیان هەزار کەس یەک کەسی دەست ناکەوێت چونکە یەک لە بنەماکانی ڕۆشنبیر بوون ئەوەیە ئەو کەسە سیاسی نەبێ ئەو کەسە ئینتیمای نەبێ ئەو کەسە تەحەیوزی نەبێ بەلایەنێکە بە حیزبێکە ئەو خۆ خەڵکی وا زۆر بەکەمی دەسەکەوێت ئەوانەی کە بەناوی ڕۆشنبیر و کەناڵەکانی ڕاگەیەنیە
ئێهێنن و ئەی بە ڕۆشنبیری ئەناسیێنن ڕۆشنبیر نین ئەوانە ئەکرێ بڵێ کادرێکی حیزبی بە ئاگا ئەکرێ بڵێ کەسێکی بە ئاگا لە سیاست وەگەڵێ لە دین لە ژین بەڵام وشەی ڕۆشنبیر ئەوە قورسە لەبەرەوە من وان نابینم کۆمەلگای کوردی ئەمە ڕۆشنبیری زۆر بێت زۆر چاکە ئەگەر قسە بکەین لەسەر دەسەڵات حەز ناکەی دەسەڵاتی کوردی دەسەڵاتێکی لە مبالات و نامەسئولە لە بەرامبەر کۆمەلگاکە خۆی کۆمەلگای کوردی بە تایبەتی من وا لە قسەکانت تێدەکەم کە کۆمەلگەی کوردی نائامادەیەشی هەبێ لە لەوەی کە پەیوەندی بە هۆشیاری و لە بەڵێ ئەمەوە هەیە وەزیفەی ئەم دەسەڵاتە چی یعنی ڕاستە فەرمی یەکێک لە تەواو جەنابەت باسێکت کردوتی لەسەر ئەو ئەگەر لە بیر بێ نامەیەکە ناوت لەسەرم نامە تەوری باسەکە گفتوگۆکەین ئایا ئەکرێ ئێمە میلەتێک بین پەرلەمانمان نەبێ حکوومەتمان نەبێ یاسامان نەبێ ئایا ئەکرێ ئێمە موچەشمان نەبێ ئەمەشت نووسی و ئەوەی وابزانم ئەی برای بەڕێزمان کاگلەتی بوو نووسینەکە بەڕاستی منەڵێم لە ڕووی تیۆریە نەخێر ناکرێ بەڵام لە ڕووی عملیەوە بەڵێ ئەکرێ خەڵکانێک ژیاون پەرلەمانیان نەبێ ئەکرێ حکوومەتیان نەبێ بەڵام من بە حکوومەت ئەڵێم بە سەرۆکاتی حکوومەت ئەڵێم لە ڕێگایم کەناڵی جەناب تۆڵێم وەک شەریعەتی ئەڵێ هەر کەس معاش نەدارد معاد نەدارد من لا معاش له لا معاد له ئەوەی کە موچەی نیە ژیانی ناڕوا لێپرسینەوەی نییە بەڕاستی حکوومەت دەرفەتێکەدا بەو خەڵکانە کە لێپرسینەوەیان لەسەر نەمێنێ ینی ئینتیمای خەڵکەکە خۆیەتی کە دەست بۆ کۆمەڵێک نابە چکە جەناب دەزانی خەلیفەی ئیسلام بەپێی هەر بەپێی ئیبداعێکی خۆی بەپێی فقهێکی خۆی یاسای دەستبڕینی لابد لەسەر لە ناو مسلمانەکانە بۆ کەسانی کە دزیەکەن زۆر چاکە کاگلەتیف بەخێر بیت بەخێر بێ سواسەکەی کاگلەتیف لە سەرەتا دەمەوێت لەگەڵ بەڕێزت لەسەر شتێ بوەستم قسە بکەین لەسەر هەرێمێک کە بە هەرێمی ماسلۆ ناسراوە حتمما بیستوتە بەتاکید من دەمەوێت بە کورتی بۆ بینەرانی بەڕێزی ڕوون بکەمەوە هەرێمی ماسلۆ چی هەرێمی ماسلۆ بریتێ لە ڕوونکردنەوەی پێنج خواستە سەرچەکەی ئینسان کە لە خواستی فسیۆلۆژی کە بریتێ لە خواردن و خواردنەوە و هەروەها خواستی ئەمان هەستکردن بە ئەمان و خواستی هەستی ئینتیما و هەروەها دوجار ئەوەی کە تاک هەست بکە ڕێز لێ ژیراوە اینجا و هەستیش بکە کە شوێنێکی هەیە لەناو کۆمەلگا ئەگەر لەو منتەڵەقەوە ئێمە قسە لەسەر کۆمەلگەی خۆمان کۆمەلگەی کوردی بکەین تا چەند ئەم خواستانە ئامادەجیان هەیە لەناو کۆمەلگەی کوردیدا ساڵتان لێ بێزانی ئەگەر بین قسە لەسەر ئەمە بکەین دەبێ بگەڕێنە بۆ ساڵی 90 بەدواوە لە ساڵی 90 بەدواوە ئێمە کارمان لەسەرەوە نەکردو ئینسانی کورد لانی کەم هەست بۆ بکە کە ئارام و ئاسوودەیە لە وڵاتەکەی خۆیان هەست بۆ بکە کە خواردن و خەوتن و پێویستەکانی ژیانی دابینکراوە هەست بۆ بکە کە سەربەخۆیە یعنی خۆخاوەنە و هەست بۆ بکە کە یاسایەک هەیە هەم ینی ماف و ئەرچی هەیە یاسایەک ئەم لێ پرسێتەوە هەم ئەی پارێزێ لەبەرەوە ئەگەر لەو ڕوانگەیەوە سێ بکەین نەخیرێمە لە نەوەتیۆکەوە بەداخەوە منەوەی لە باشوور قسەکردمان زۆر لەسەر باشوورەکەەوە ئێمە کار لەسەر تێکشکاندنی ئینسانی کوردەکەی لە ڕێگەی قسەیەگەڵن پێمێ زۆر ڕقی لە حیزب بووە لە ڕێگەی حیزبەکانەوە حیزبەکان یەکێ لە ئیشەکانیانەوە بووە کە ئینسانی کوردیان تێکشکانەوە ئینسانی کورد مەسەلەن ئەمە چۆن شۆڕکراوەتەوە ناری نێوان حیزبەکان گەیشتۆتە ئاستێک کە هەوڵەدەن هیچ جوانیەک لە ناو مشتمەعانەیەڵنەوە ینی بە هیچ مانایەک بۆ ئینسانی پاک بۆ نەزاهەت بۆ ڕاستگۆیی بۆ بەڵێن سنگینی بۆ عیزەتی نەفس بۆ خۆخاوەنی بۆمانە نەیەڵنەوە لە نەوەتویەکەوە هەر لەو ترکەساتەوە کەیترێمە بەو شێوەیە کە بەداخەوە ئەو ئاوازەی کە لە دەرەوەی شار هەبوو هێنامان حکومڕانیمان پێکرد لە کوردستانە کار لەسەرواکەین کە هیچ جوانیەک بۆ ئینسانەکانی کورد نێڕیبە ئەمە تا ئێستا درێژە هەیە تا ئێستا درێژە هەیە حیزبەکان بەرپرسیاریەکە من حیزبەکان جاری یەکەم لە ڕێگەی ئەوملانە سەختەوە کە لەنێوان خۆیان نەکردیان جاری دووەم لە ڕێگەی بێبایەخکردنی یەکترەوە تا ئاگاتە بێبایەخکردنی یاساکان بێبایەخکردنی دام و دەستگاکان بێبایەخکردنی پەروەردە بێبایەخکردنی ئاین بێبایەخکردنی ئەوەی کە لە کۆمەڵی فیوداڵیا هەیە ڕیشسپی و ئەوانە حەز دەکەی لەم کۆمەڵگە شتێ ما بێتۆ بەهایی هەبێ
من وا بۆ باسەکەم ئێستا تۆ ئەگەر هەر ئەم شەو ئێمە دابنیشین دابنیشین هەر ئینساتی چەند کەناڵێ بکەین تێگەین کەیتر لێرە هیچ نایڵنی هیچ بەجوانی بمێنێتەوە هەوڵی تێکشکانی سیاسی نییە کاگەڵەتی خۆی گەمەی سیاسی ئەمەش سروشتەکەی نییە نا من بڕواکەم نەخێر با بەراوردێ بکەین هانتیکتۆنیشەکە لە ڕۆشنبیرە گەورەکانی مرد کۆچی دوایی کرد دوێتی بوو لە ڕۆشنبیرە گەورەکانی و فیلسوفێکی ئەمریکی بوو کۆمەڵە کتێبی لەسەر ئەمریکا هەیە چەند لەو کتێبانی کە زۆر مەشهور لە ئێمە ئەوەیە پێکدادانی شارستانەکان ئەمە یەکش بڵم لە دەرەوەی ئەو کتێبە کتێبێکی هەیە باسی واکە لە ئەمریکا خەڵک دەبێت چۆن بژێ و چی بکە و چی نەکە کتێبێکی گەورەی بە تازەیی کراوەتە کوردیش هیوادارم خەڵک بیخوێنێتەوە لەوێ باسی واکە کە ئینسانی ئەمریکی دەبێت چەند ئینسانێکی خۆخاوەن بێت چەند ئینسانێکیەوە بێت لەسەر چەند سۆپەرمان بێ فیلمی لە هۆلیوود ئینسانی ئەمریکی وان نیشانەدەن ڕۆشنبیری ڕێباڵین سەقافەی ئەمریکی ئینسانی ئەمریکی وان نیشانەدا سیاسەتی ئەمریکی ئینسانی ئەمریکی وان نیشانەدا مەسەلەن بەس لە سیاسەتی ئەمریکا دێت پێتەڵێڵێ ڕێگامەوی تەمەنیشی زۆر کەم لە هەشتاکانەوە دەست پێکە ساڵی 1970ەوە ڕاستە ئیشی دوور درێژی بۆ کراوە بە درێژایی مێژووی ملیانێ لە ئەمریکا هەم لە بینی سپیەکانە کاتی خۆی هەم لە بینی سپی و نەیتیڤەکانە ئەمە هەر هەبوو بەڵام ئەمێنێت لەم لە هەشتا بەدواوە ئینسانی ئەمریکی لە هەموو ڕێگەکانەوە هەوڵدەن بە ئینسانێکی جیهانی کەونی سوپەرمانی ئەوی تۆ ناودنا بەو ئینسانی نیشاندن لای ئێمە پێچەوانەیە لە فەڕەنسا جوایە لە ئەوروپا جوایە لە کۆی ئەوروپاش مەسەن لە سوید یا لە دەنمارک ئینسانی وڵاتەکەی خۆیان زۆر گەورە نیشانەدن تەنانەت ئینسانێک کاتێتە ئەبێتە هاوڵاتی ئەوێش دیسان ئەوش زۆر گەورە نیشان قەت ئینسانی خۆیان بچوک ناکەنەوە لای ئێمە لە کوردستان لەنەوەتوێ کار لەسەر بچووکردنەوەی ئینسانەکەن کار لەسەر تێکشکانیەکەن کار لەسەر ئەوەیەکەن کام ئینسانە نییە خاوەنی خۆی نەبێ کام ئینسانە نەتوانێت بڕیار بەدا کام ئینسانە خەونی نەبێ کام ئینسانە قسەی نەبێ کام ئینسانە بەردەوام چاوی لە دەستی دەسەڵاتێ بێ کە دەسەڵاتەکە چۆن کۆیلەیکە چۆن ڕای کێشێ زۆر باشە کاک مامۆستاجان گرفت چیەکەی ئینسانی کورد تاچی کورد تاکێکی گەورە بێ ئەمە چ گرفتێکە بۆ حیزبە کوردیەکان یا بەڕێزە هەل لە بنەڕەتدا ناکۆچی لەگەڵ ئەم قسانێکە نەخێر وەڵام من ناکۆک نیم لە بەڕاستی لەگەڵی بەڵام ئەگەر دیقەت بدەی ینی بۆ سیستەمی حکومڕانی ئێمە گەڕێتەوە ینی ئەمریکا کە مامۆستا باسی کرد ئەگەر بە چاوێکی ئینسافۆسەیەکی ئەمریکا لەگەڵ مێژووی دروستبوونی مسلمانی ئەمە فەرقێکی ئەوتۆی نیە ئەگەر بەراوردێکی بە هەزاران ساڵ بە ملیۆنان ساڵی وڵاتە کۆنەکان بنمونە ئەمریکا بەچی گەشت بۆ ئەمریکا ینی سیستەمی سیاسی سیستەمی حکومڕانی ئەوەی کە مرۆڤایەتی شانازی بێوکە سیستەمی دیموکراسی لە دیموکراسیا واتە من بەبێت تۆ ناژیم تۆ بەبێ من ناژی ئەم من و تۆ چۆن نەبێت ینی ئەگەر سەیری بکەیت بە پێی یاسای خوا بە پێی سیستەمی دیموکراسی پێک دێت لە دوو کۆڵەکە لە دوو پایە حیزب حاکمەکان لەگەڵ حیزب ئۆپۆزیسیۆنەکان ئەم حیزبی ئۆپۆزیسیۆنە پێویستە ئەمانە چالاک و فعال و کارا بێت ینی هەنێک جار هاوشانی حکوومەت بێ هەنێک جار حکوومەت لێ بترسێت لە موقیفی بترسێت لە بچووکترین موقیفە حکوومەت ئەگەر وەکەڵێ خاڵی لاوازی خۆی بدا بەدەستی و حیزبی ئۆپۆزیسیۆن چەند کورسیەک زیاوکە و ئەو دەسەڵات بگرێتە دەست بە پێی یاسای خۆ ئەگەر سەیری بکەی کاتێکە خوا بڕیارەدا پەیامبەرێکە نێرێ بۆ سەر قەومێک هەموو هاوکاریکی کە پێڵە ئیننی معکم ئەسمع وئەرا من لەگەڵ ئەمە بینم و ئەبیستم هەموو دەعمێک لەسەر من بەڵام تۆ بڕۆ پەیامی من بگەینە هەر لەگەڵ ئەم پێغەمبەرە داماوە خۆر بەسەرشا دوژمنێکیشی بۆ نێری وەکەذالک جعلنا لكل نبي عدو بۆ چونکە سیستم سروشتی ئینسان وایە ئینسان بەبێ ئۆپۆزیسیۆن بوون کامل نابێ لە فەلسفەی هێگڵی كل شيء يحتوي على ناقصه في صميم تكوينه هەشتێ بۆی بە کەماڵ بگا ئەبێ بەرامبەرەکەی لەگەڵ بێ ئیشی من و جەنابەت و مامۆستا چییە کە جەنابەت باسی کرد ئیشی ڕۆشنبیر چییە گرنتی ئەوەیە کە ئێمە قسە بکەین ئێمە وەکەڵێ جێشێکمان بەدەستەوە نییە وەک ئەسکەندەری زولقەرنین بڵێن ئاتونی زوبەر الحەدید ئادەی گەندەڵەکان بۆ کەن شەڵگای ئێمە پڕ لە نەواقز پڕ لە نەقیز و دشبەیەک بوون بۆچی ئەم دشبەیەک بوونانە لە ناو کۆمەڵگەی کوردی بە ئاراستەیەشی دروست یعنی تا ئێستا نەڕۆیشت و نەیانتوانیوە ئەوە دروستکەن کە لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا چوزان لە سوید لە فەڕەنسا دروستیان کردووە ڕاستە فەرمی ئەگەر دیقەت بدەی یعنی دژبەیەکەکان ڕەنگ بێ زیاتر لەسەر ئاسی تاکە کەسی بێ لەسەر ئاسی بۆ نمونە حیزبێکی حاکم نەبێ ئەزانی گەورەترین هەڵەی ئەم حکوومەتەی بنکەوە فراوانی ئێمە کە بە من و ڕەنگ بێ زۆرێک لە هەمومان گۆرانیمان بەباڵیا ئەوت وەکەڵێ بنکەی فراوان نەبوو لە ئەسڵ لووتکەی فراوان بوو گەورەترین هەڵە ئەوە بوو کە هەموو حیزبەکان چون ناویوە چونکە کاتێک کە تۆ ئۆپۆزیسیۆن نەما بەڕاستی بێخەمە بی بێ منەتە بی لە داواکاری خەڵک
تێگەی ئۆپۆزیسیۆن هەموو کەڵێ سەنگەری خۆی چۆڵکردم حکوومەتیش بە کاری خۆی هەڵەسە لێوانە ئیشی ڕۆشنبیر چێکە عەرزم کردی وەک حافزی شیرازی ئەڵێ حافزات وەزیفە دۆ توعاگفتن و بەست دەربەندی ئان مەباش کە نەشنید یاشنید یعنی وەزیفەی ئێمە هەر ئەوەی قسە بکەین ئیتر من بەڕاستی گوێم لەوە نیە خەڵک گوێ ئەگرێ یا گوێ ناگرێ چکە ئەوە وەزیفەی من نییە بە خەڵک بڵێم بێگوێم لێ بگرە ئەوە وەزیفەی ڕۆشنبیرەکانە کە خەڵکان قسە بکەن بەڵام بە کام ریتم بە کام میتۆد بە میتۆدێکی نەرم بە میتۆدێکی بەڕاستی کاریگەری لەسەر خەڵکە بێت چونکە جەناب دەزانی من و جەناب تو هەممان گلەیمان هەیە لە حکوومەت بە تێکڕا بەڵام باوەڕ ناکەم ئەم حکوومەتی بەقەت فیرعون زاڵم بێ چونکە بە پێی یاسای خواڵێ ئینەهو طغا هەرچی سنوور هەیە فیرعون بەزاندوێتی ئەم بەس هەز ناکەم ئەم دەسەڵاتە کوردیش هەرچی سنوور هەیە خەریکە دەی بەسێ بەڕاو باوادانی هەرچی هەموو سنوورەکانی بەزاندووە ینی تەنانەت پەنا دەباتە بەر لێدان لە هەندێک بەرژەوەندی بچووکی منداڵی بێسەر پەرشت و بێباوک لەم شاری سلەیمانی جوانە وادا ئەنین مامۆستا شۆڕژ هەرچی سنوورەکان هەیە بەزاندوێتی کاری ئێمە چیە وەزیفەی ئێمە چیە بەڕاستی خۆ تۆ لە موسا پێغەمبەر زیاتری پێ ناکرێ کاتێک خوای گەورە ناردی بۆ سەر فیرعون پێی ئەڵێ وەقول له قولا لینا بۆچی لعله يتذكر ئەو یەخشا چونکە دڵنیا بە مامۆستا شۆڕژ ئەوەی کە بەنەرمی ئەو تێ کاریگەری زیاد دانێ ئەزانی لەسەر دەمێکە کادری پارتی وێکێتی کە ڕەنگە منەم قسە لەسەرم بکەوێ بەڵام ئەیڵێم لەسەر دەمێکە کادری پارتی وێکێتی وەکچیان لێ هاتبوو لەسەر دەمێکە کە فکری ئیسلامی ساحەکەی چۆڵ کردبوو بۆ فکری شیوعیەت لە کوردستانی عێراقی ئەمە لە دوای بیستەکان بڵێن کە پیاوانی وەکو مامۆستا مەسعود محەممەد و وەکو محەممەدی مەلاکەریم و خەڵکێکی ئەوەی نخبە ئیسلامیەکان کوڕەکانی نەبوو بە شیوعیەت ئەلەو سەردەما ئەڵێ دووسێ گەنجی شیوعی خوێنەر کە پڕ عەقڵ و پڕ عیلم و معریفە بوون کورگە فەقیهێکی فەقیرە هێنن و زۆری لەگەڵ ئەڵێن کە ئەڵێن خوانی ئەویش سووکە قەناعەتێکی بۆ دروستە بێ دەی ئەڵێن دەواز بێنن لە بەزمە خەریکی بەزمێکی بێرە سەر ڕێگەی ئێمە ئەڵێ بەخوا نەوە هەبێ با من خەریکی بەزمەکەی خۆم بم کادری پارتی وێکێتی لە بەرامبەر وەکەڵێ ئەو حەملە ئیعلامی کە ئۆپۆزیسیۆن ئەیکردە سەریان وەک ئەو فەقیران لێ هاتبوو ئەیوت بەخوا هەر ڕەنگ بێن نەبێ بەخوام گەندەڵی ڕنگ بێوانە بێ ڕنگ بێ هەبێت دواتر ئەگەر ئینسان بە ئینسافەوە بێڵێ مامۆستا کاگۆران ئەدهەم ئەگەر هەڵە نەبم لەگەڵ دکتۆر فرسەت سۆفیا ئەوانەی ئەڵێن بەڕاستی چی کەمتر نیە لەو ئێندام پەرلەمانەکانی ئۆپۆزیسیۆنە ئەڵێن بۆ چونکە دیارە ئەوە معلوم بووە کە گەندەڵی هەیە لە سیستەمی حکومڕانی ئێمە بەڵێ ئەبێت چاک بکرێ زۆر چاکە کاک لەتیف لە نوێترین مەقالەیە کە من بینێ بێتەوە قسە لەسەر ئەوە دەکەی کە ئێستا ئەو خەڵکی بەدەستە سەڵاتدارانەوەیە لە هەرێمی کوردستان باشترین کەرسەی سوکایەتی پێکردنە یعنی بەڕاست دۆخی خەڵک بەم شێوەیە ینی گەیشتووە یا شتێک لە زێدەڕێیت کردووە و زانی کەرەسەی ئێمە کەرەسەیەکی زۆر باشی بەدەزەم دەسەڵاتەوە بۆی داڵتەمان پێ سوکایەتیمان پێ بزانی من یەکشت پێ بڵێن با دیسان ناچارەکەی بگەڕێمەوە بۆ پێشنەوە توێک بەڵام تو دەگەڕێەوە بۆ محکومە بە کۆمەڵێکی دیاریکرا و کە ساڵی نەوەتویەک و پێشنەوە توێک حکوومەتی بەعز بە هەموو هەیمنە و دەسەڵاتی خۆی ئەویست ئینسانی کورد تێک بشکێنی ئینسانی کورد زۆر بەجاشەکانیشانەوە زۆر باڵین خۆراگرانە بەرامبەری وەستا ناکەوتن مثلا باشە بەڵام هەرو جاشانە زۆربەی زۆریان ڕۆڵێکی گەوریان هەبوو لە ڕوخانی پیکەرەکانی سڵامە سیستەمکاریە با من لەو سەردەمەیە کە لەسەر ئاستی کۆمەڵایەتی ئینسانی کوردی تێکشان لە بەرامبەر حیزبەکانە ئەفوادی خەفەی دروستە کرد لە ناوەندی ڕۆشنبیریە ڕۆژنامەی بزاف و ڕۆژنامەی لە ناوەندی ڕۆژنبیریە ڕۆژنامەی بزاف و ڕۆژنامەی هینی ڕۆژنامەی ئاسۆی دەرکرد یەکیان سۆرانی بوو یەکیان بادینی بوو ئەزانی ڕۆشنبیەکان قسەیان تیا ناکرد دوورکەوتنەوە لە یەکشانەوە زای بۆ کشانەوە بۆی نەبنە وەسیلەیەک نەبنە ئامرازێک بۆ دابەشکردنی بادینان و سۆران ئەحزابی کوردی لە دوای نەوەتویەک بە هەموو قوتی خۆیەوە هەوڵەدا ئەمە دروستکە بە هەموو هێزی خۆی هەوڵەدا ئێمە نەکەرەوەی تێکمان بشکێنێ بە هەموو هێزی خۆی هەوڵەدا بادینانی و سۆرانی دروستکە هەڵەبجێوی سلێمانی دروستکە چەمچەماڵ و کەرکووکی دروستکە چاولێری و نازان کاکە ئەم تێکشکان و دابڕان و اینە ئەمە بووینەتە کەرەسەی ئەمیاریکردنە ئەمە بووینەتە کەرەسەیەکی زۆر خراپ کەەوە تا ڕۆژانە ینی هاتوون لەناو خێزانەکانەدا بەشکاریان کردو لەناو خێزانەکانە حەز ناکەی کۆمەلگاکە خۆی کۆمەلگەیەکی خراپە ئامادەسازی من بڵام وانە نا سیستم زۆر جار کۆمەلگا ڕاستە خۆ زۆر جار کۆمەلگای نەخۆش ڕۆشنبیری نەخۆش بەرەمێنێ سیاسی نەخۆش بەرەمێنێ بەڵام کۆمەلگا پابەندە بە سیستمێکەوە کە ڕێکێخا کە یاسای بۆ دانا کە لێ ئەپرسێتەوە کە کۆمەلگای سویدیش ئەگەر بەو هەم پێشکەوتنی خۆیەوە ئەگەر ئێستا دەسەڵاتدارێکی وەگەمە ئێمە هەبێ فەوزا دروستە بێ خراپترش دەمە ئێمە دەسەڵات کە سیستم دانا
من جوانب الجرم زاني لم يجي بريطانيا قصيك لا تشرشل روشتو بوكو بونويك فڕۆکانی ئەڵمانی ڕەمیان کردن ناو لەندەنە لە ڕۆشتۆ بۆ کۆبوونەوەکە مرور ڕایگرتەوە پۆلیسی نابێ بڕۆی تا توێتی کۆبوونەوەی توێتی نات باز هینەکە ئەو نیە ترافیک لایتەکە هین بێ مەجال بگاتەوەی کە تۆ بڕۆی سوور بێ بۆنێ بۆ ئەم جارە بێ بڕۆی تێپەڕی ئەڵێ بە کابرای سایەخی تۆ توێتی جیازان بێ مەسەرەکەوین ئەمڕۆ لە شوێنێ خوێنمەوە ئەڵێ پارێزگاری دۆگەڵێ بۆیە من لە ترافیک ناوەستم لەبەرەوەی زۆر ئیشمێ زۆر سەرقاڵ من باسی چیلەکانەکەم کە چەرچڵ ئەوە کە چەرچڵ پیاوێکی زۆر خوێنەوار بۆ تۆزانی مەژنووس و کتێبی هەیە و شاعیر و خوێنەوار بۆ سیاسیش بۆ مانای کەلیبە لە چیلەکانە چەرچڵ واڵێ لە 2017 پارێزگاری دۆ گواڵێ یعنی تۆ ئەلێرە وەرە ئەم دوێنەیە دابنە بێنە بەرچاوی خۆت کە ئێمە لە چەند فەوزایەکەین هەر کاتێک کە پارێزگار گوێنادە بە ترافیک لایت کە پارێزگار گوێنادە بە پۆلیسی هاتوچۆ کە پارێزگار کۆتوبەندە یاسایەکانە شکێنێ ڕێچە یاسایەکانە شکێنێ دەیکا کە هاوڵاتیش بۆ خۆیەکە لە وڵاتی ئەمە لە هەموو دنیای سروشت وایە خەڵک سەیری نمونونەکانی سەرەوەکە سەیری ئەوەکە بزانێت تۆ چی ئەەکەی بزانێت بەرپرسی شارەکە چیەکە بزانێت بەرپرسی حیزبەکە چیەکە کە حیزبەکە دێت خیانەت کاڵەکاتەوە دزی کاڵەکاتەوە گەندەڵی کاڵەکاتەوە هەمی بێماناکە هەمی والیەکە بیکەیانێکی هیچ مەسەرەکە ناگۆڕێ خەڵک ئاسایە بێتەوە لای زۆر چاک ئەمە وێنای حەقیقی ئەم کۆمەلگایەیە کە ئێستا ئێمە دیدان دەچین بەڵێ وەڵای مەولانای ڕۆمی قسێکی لە گەر بڕێزی بەحرێڕا دەرکۆزە ئای چەند بگەنجێت دەر ڕۆزە ئایڵێت چنێکی تۆ بەحری ئەو پێی دەگۆزیەکە بەشی چنێکە گرێ بەش یەک ڕۆژەگرێ یعنی من بەداخەوە ئەڵێم عەقڵی کۆمەلگای ئێمە بەشی یەک ڕۆژەگرێ وەکەڵێت مەودایەکی دووربینمان نییە ئەوەی کە مامۆستا باسی کرد چەرچڵ بەڕاستی لیان پرسیوتیان ڕاچێ دەربارەی کوڕەکەی خۆداخە جەناب دەزانێ هەموو ئینسانێک مناڵی خۆی خۆشێ بە تایبەتی بۆ سیاسیەکان وەک شەریعەتی ئەڵێ لە ناخی لە ناوچەوانی هەموو مناڵەکە هەست بە غوربەت و غەریبیەکە بەڵام لە مناڵەکەی خۆی هەست بە خۆیەکە ئەوە خۆشەویستی ئێمە نییە بۆ مناڵەکانمان وەکەڵێ لەبەر چاوی مناڵەکان نییە خۆشمانوێن لەبەر چاوی مانەوەی ناوەکەی خۆیەتی شکۆزانێ ئەم جسمە مادی نامێنێتەوە ئەوێ لە ڕۆحیەکە و لەلایەن ڕۆحیەکەەوە لە ڕێگای ناکوڕەکەیەوە کچەکەیەوە زاواکەیەوە درێژە بە ناوەکەی بدا لە چەرچڵیان پرسیتان ڕێچێ دەربارەی کوڕەکەت خەریکە پێگاڵی ئەو تۆپگەلی مەزنی پێ وەرێ تەخەمەنیەکەی کەمە چەرچڵ کەسێک بۆ نەمسەقف بوو بەڕاستیێنی کوڕەکەی خۆشی ئەشکان تۆ کۆمەلگایەک منیش دەگەڵتم ئەگەر سەرکردەکەی وابێ بەڵام بەڕاستی من مامۆستا ئیستەش ئەیڵێم کاکە ئەم کۆمەلگای ئێمە سەقەتی کۆمەلگای ئێمە لە چیایە بەڕاستی خۆ من ئەوە پێش ئەوەی کاگلەتی پێش بێت من پێم وتم ئەم حکوومەتی ئێمە کەسێنە تۆرابەرەوە نهاتوون هەمویان خزم و کەسوکار وەکڵێ وڵاتی ئێمن ئەم کۆمەلگای ئێمە ئەگەر دیقەت بدەی مەلای مزگەوتەکە ئیتر ئەمە نوخبەی ئاینە ئەیەوێ ئەم مامۆستا بەڕێزە پێش نوێژ خوێنەکانی مزگەوت ئەهلی مزگەوتەوانی کە لە دەوروبەریان بە هەمان ڕیتمی خۆی ڕیش بێڵنەوە دەرقاچی شڕۆڵەکەیان چۆن بێت بە هەمان ڕیتمی خۆی مامۆستای زانکۆیە ئەیەوێت بە هەمان نەمەتی خۆی وەک تووتی لە دوایەوە بیڵیتەوە ڕۆشنبیرە ڕنگ بێت 6 کتێبی لەسەر عیلمانیت و عەلمانیت نەزر ڕنگ بە دروستی لێ بپرسیت پێناسەی سیکۆلاریزم چییە نەزانی ئایا پێناسەکە بۆ عیلمانیت تەرجمەکرێت عەلمانیت ئەگەر عەلمانیت یانی ئەگەر عیلمانیت یانی ڕنگ بێت کتێبی نەخوێنێت لەسەر عەلمانیت یەت لە هەموو پیرۆزیەکانی من و جناب تەدا و ئەیەوێت ئەمەش پیرۆزی بێ ڕکاکە لەکم دینکم لێ تو ئازادی هەچیت پێخۆش بەڵام بەتەمامە بە منیژە دواتە وەکتوتی بیڵێمەوە کۆمەلگایەک ئەمە مامۆسای زانکۆی بێ ئەمە مەلای مزگەوتی بێ ئەمە وەکەڵێ ڕۆشنبیرەکەی بێ ئەمە نوخبە سیاسیەکەی بێ بەڕاستی هەر ئەوەی لێ دەرەچێت ینی هەر ئەوە پیرۆزی بێ کە ببێ بە کارتی گەمە پێکردن دواتر ئەمە واقع ینی ڕاستە ناخۆش ئەو قسە بکەین لە ڕاستیە چونکە وەکەڵێ خۆمان باش واقعەکە ئەوەی ڕاستە فەرمووی کەی ئەخر بە هەر خۆ جەناب دەزانی مامۆستا شۆڕش هەر ئینسانێک ئینسان ئەگەر تۆ ئینسان بتوانێت خۆی بگۆڕێ بەڕاستی توانی خانوادەکەی بگۆڕێ بتوانی خانوادەکەت گۆڕی گەڕەکەکەتە گۆڕی ناکرێت تۆ بتەوێ من بمەوێ وەڵا لە سەرۆکاتی هەرێمە بیگۆڕم تا خوارەوە باوەڕ کڕ وا ناگۆڕێ ئێمە بێ لە خۆمان دەست بکەین خۆمان بگۆڕین من متفقم لەگەڵت ئەبێ ئێمە خۆمان بگۆڕین ئەو جا باوەڕ بکە کۆڵانە گۆڕێ لەگەڵمان کاکە مەهاتە مەغاندی من چەند جاری تر وتم مەغاندی ئەو پیاوەی کە بەرامبەر بە بەریتانیا وەسان نەچەکی پێبوو نە هیچی پێبوو جارێک لەگەڵ نوێنەری بەریتانیا دانیش لە وڵاتی خۆیان وتی بەڕێزغاندی بەسمی بڵێ تۆ چیتەوێ لە وڵاتە تۆ چیتەوێ لە بەریتانیا وتی من قاوەیە خواردەوە باسابێکی ساردەوەتی من یەک وشەیدا بە توێڵی نوێنەرەکەی بەریتانیا کە ئەگەر خەڵکێکی شەرقی بۆیە لەوێ پەناماری غاندیەدا وتی من هیچی وام نایە بەستەنها سەر بەخۆی مێ بۆ هیندستان
ئینیۆنەکە بریتانی بێتی ئاخر چۆن ینی پێی سیر بوو تۆ پیاوێکی ڕوت و ڕەجاڵی نەچەک و پێی نەهیچ بێ بریتانیا کە وەکاڵێ ئیمپراتۆرێتێک ڕۆژی لێ ئەوانە بێتی چۆن ئەماکەی وتی بە یارمەتی تۆ لە ماوەی 10 ساڵە هاتەمە پیاوەکە لیان پرسیۆنێری بریتانیا وتیان ڕاچێ دەربارەی غاندی وتی ئەوەی کرد کەوتی ینی غاندی ئەوەی کە لە خۆیان جێبەجێی کرد بۆ کۆڵانە ئەڕۆژ 70,000 کەسە کەوتە دوای ئەو بۆ کوێ ڕۆی بەرز غاندی هێوشم یاسای بریتانیا شکێنم ئەچم خوێ من بازرگانی بە خوێوەکەم فەرم و 15,000 کەسی لێگرتن بریتانیا ناچار بوو وڵاتەکەی بەجێهێشت لەبەرەوە ئێمە سەرکردەیەکمان نییە کە بەڕاستی لە خۆیەوە تەنفیزی بکات و بێتە سەر ساحەکە چکە ئێمە پێویستمان بە ئۆپۆزیسیۆنە زۆر چاکە کاگێ لەتیف ئەگەر فعلەن وەکو بەڕێزت باسی لێوە دەکەی ئێستا کۆمەلگە باشترین کەرستەیەک بێ بۆ گاڵتە پێکردن بۆ سوکاتی پێکردن بۆ هەر شتێکە کە خراپە یعنی ئەمە چۆن بە ئاسانی بۆ دەسەڵاتدارانی کوردی بۆ هێز و لایەنە سیاسیەکانی کوردی لەنا ئەو کۆمەلگایە چۆتە سەر تا ئێرە ینی زانی بە تایبەتی کە ئێستا کۆمەلگەیەکی کراوەیە نا کۆمەلگەی کراوە و کۆمەلگەی داخراوە قسە زۆر هەڵەگرێ بڵێ نامێ کۆمەلگەی کراوە نی بۆ مانایی کە بەپی ئەو منطقی کۆمەلگەی کراوە چییە یا مجتەمەعی مەفتوح چییە نەخێر ئێمە کۆمەلگەی کراوە نی قسە زۆر هەڵەگرێ بەڵام ئەوەی کامینێتەوە ئەوەی کە قسەی لەسەر دەکەین بۆچی بۆیان چۆتە سەر کە ئەوان بەو شێوەیە بە کۆمەلگە کاکە لە هەموو دنیاە کە اقتصاد قۆرخ کرا کە بەها نیشتیمانیەکان یا پیرۆزی نیشتیمانیەکان قۆرخ کران کە شتێک بە ناوی مقدەس نەمایە و ئینسان کە ئینسان وەکو میەگەل سەیری کرا ئینسان وەکو ڕانەمەڕ سەیری کرا وا سەیری کرا کە کەی بڵێن بوەستە بوەستێ کەی بڵێن بڕۆ بڕۆ کەی بڵێن بخۆ بخۆ کەی بڵێن بخەوە بخەوێ لە ئەو دۆخەیە هیچ نامێنێتەوە بۆ ئازادی ئینسانەکان هیچ لێرە ئیتر ئێستا لەم سەرزەمینەیە وایان لە ئێمە کردووە تەنان ڕۆشنیەکانی جووری ئەتیوایان نییە مەسەلەن ڕاستەکان و چەوتەکان لە یەکجاکەنەوە ئێستا لانی کەم لە 2023 بۆ ئێستا کە هەمومان لە ناوێ ژیاوین باسی پێش 2023 وانە ناکەم لەو مەسافەیە کە هەمومان لە ناوێژانی ئەزانین چێ خراپی کردو کێ چاکی کردو کێ گەندەڵی کردو کێ نادادی کردو کێستەمی کردو کێستەمکاری هێناوەتە کێ لێ بوردەی لەبین بێت کێ تەسامحی نێش تۆ زانی مجتەمەعی ئێمە زۆر متەسامح بوون من حەزەکەم بزانی لە ساڵی 91 هەموو ئەو سەربازانەی کە لە ڕانیەوە گیران تاگاتە چەمچەماڵ جگە لە حاڵەتێکی تایبەت لە مانگی 91 لە سلێمانی ڕوویدا ئەویش ئینتیقام بووەوەی کە کۆمەڵی خەڵک شەیدیاندا بووانە یەک جوندی خوێن لە لوتی نهات هەموو ماڵەکان جلوبەرج هەڵەبجەت 3 ساڵ بووە کیمیاباران کرابوو ئەنفار 3 ساڵ ڕوویدا بوو کەس دەستی نەبێت بۆ جوندێک بیکوشێ جلوبەرجیان بۆیان کردی خواردنیان دابیان ئەم مجتەمەعیان هێنا ئەزانێ مە دوای چی لێکرا دوای لەسەر کراسی سەوز تادایان لێ کرد لەسەر کراسی زەک تادایان لێ کرد سەر مجتەمەع چی لێکراوە ئەمە دەبێت ئەم تەحولە زۆر خێراش ڕوویدا آخر من جواب پێڵێم زۆر خێرا باسی 91 سەربازەکان بەڕێز و تەقدیرەوە ئەریێژانەوە بەڵام لە 94 لەسەر ڕنگ هی نەکرا یعنی یانە بە خەڵکە کرا لەبەرەوە بە بڕوای من ئەم نمونەکانی دوای 2023 باسکەین ئەم نمونانە کە من ناگەرم بۆوانی نەوەتەکانیش ئەم نمونانە بە ماڵەیە ئێمە لە ئێمە بە چی هێزێکی بەربەری حکوم کراوی چیمە چۆن تێکشکێنداوی بە بڕوای من ئەمە پێویستی بۆ خۆمەوە قەنەعەتمایە نووسیوشمە پێویستیمان بەچێ بۆ گۆڕێنی ئەمە ئەم پیاوە بەڕێزە پێیوە وەکو موسا بە نەرمی قسە بکەین بە نەرمی قسە بکەین ئەو بەشێکێتی ئەو بەشێکێتی چونکە سەردەم هەیە وەکو موسا بە نەرمی قساکەی پشتت تێکا لێتەدا لە ئەم دیوە دێتە لەو دیوتریشەدا دەبێ بەشێکی بە نەرمی بێ دەبێ بەشێکشی ئەو ڕۆشنبیرانە بن کە یاخیە بنام ئەوەی کە لە سەردەمی تولەرانس لە ئەوروپا بەڵام لە چی یاخی دەبی لە کاتێکدا شتێک نەماوەتەوە لەناو ئەو کۆمەلگایە بەدەستی کۆمەلگاوە بێت کۆمەلگا یاخیش نەبوو ئەگەر یاخی بوون بریتی بێ لە مانگرتن بەشێکی گەورەی جملە سەرچەکانی دام و دەستگاکان لانیکەم لەم ئیدارەیە لەم زۆنە کۆمەلگا یاخی نەبوو هیچ پۆلیسێک بە سەرۆکی حکومەتی نەوت پۆلیسەکە حیمایەکی بە سەرۆکی حکومەتی نەوت ئەگەری تر خەڵک بچەوتێنەوە موچێنێتێتە بولانەمەتە بەسەرتەوە کۆمەلگا یاخی نەبووە کۆمەلگای هێشتا نەگەیشتوتەوەی کە هێشتا قیادەیەم حیزبانە بەشێکیان ناگایان لەوە نییە کە لە خوارەوە چی ڕووەدا
هێشتا هالەیەک بە دەوریانەوەیە هەموو وێنەکان بە پێچوانەیەمانی لێ ئەزانی من ویستمە لەگەڵ ڕەنگە دەیان جارم حاڵتان ڕوودا بێ ویست لەگەڵ سکرتێری حیزبەکە سەرۆکی حیزبەکە مەسئولی حیزبەکە بڵێ کاکە گیان ئەم واقعا وایە توانێک کاگات لێ بێ نەخۆشە بە هین نەبێ بە کاری تێنەکە بۆتە نەرید لا ئێمە نابێت ڕاستیەکان بەس کرد لە دنیای ڕاستەکان بە ترکا ئاگاتە ئێستا ئۆباما ئێستا کێم تۆ قساکەندە ئەو زانیاری نەک لەبارەی هەرناو ئەمریکاوە پێگا لە دەرەوەی ئەمریکایش بە لازانن ڕێگەوە دەزانیاری پێگا ئەشی خوێنێتەوە ئەشی بینێ بۆشی ڕێک ئەخرێتەوە ئەخرێتە بەردەستیشی خۆمەرجیش نییە هەمووی بخرێتە بەردەستی هێزێک هەیە هالەیە بە گروپی زیادیا هەن لە دەستگای ڕاندن لە شوێری ترن ئەمانە هەموو شتەکان ڕێکەخەن شتێک خەنەوە بەردەستی لای ئێمە ئەمەنێ بەیانیان کە هەڵەسێ جگە لە هەڵی ڕۆژنامەکان جگە لەوەی کە بەسەرم بزانێ جەنتڵمانەکانی ئەمریکا و باڵین کۆنگرێزمانەکان چیان و تۆ هی ڕۆژنامەکانشی تێ بەدەستی هەواڵی خەڵکی تێ بەدەستی بینێ بخرێ لای ئێمە من قەناعەت من بڕوا ناکەم لە وڵاتێکە سەرکردەیەک خۆی 24 ساعت کارەبایە بە بەیانیان هەنگوین و کەرێەوە هەموو خواردنێکی زۆر خۆش پاو لە هیچی کەم نەبێ و هیچ کێشەی نەبێ ئاگای لەوە بێ کە خەڵک گواری گوێی مناڵەکەی فرۆشێ خەڵک نان نییە بیخوا خەڵک خەریکە عیزەتی نفسی تێکەشکێ لە وڵات ئاگای لەمە نییە بەفعلی ئێمە پێویستیمان بە یاخی بوونێکەیە کە یاخی بوونە شتێ لە زبری و لە تونند و تیژی تێدا هەبێت من هەرگیز ینی مەجال بە یاخیبوون نادەم بە تونند و تیژی نادەم بۆچی چونکە ئەگەر دیقەت بدەیت کتێبێک کاکسیۆن خدا ببوورە زانی من ویستم خۆجان لۆک تونوتیژی نەکرد دەزانی کاکسیلات تۆزانی تۆ باسی کۆمەڵی نونەت کرد مەولانا لە هەموو ژیانە تونوتیژی نەکرد مەولانای ڕۆمی بەڵام لە کوێرە ناوچەیەکە و لێرە ڕۆی لە قۆنیە لە تورکیا تا ئەم چرکە ساتی من تۆ قسەیتیاکەین بەشێک لە دیدگای دنیای گۆڕی خەڵکی گۆڕی ئێستاش خەڵکی هالەیەکی گەورەی دنیا بە دەورێتی کە بڕوای وایە لە ڕێگەی نەرمی و سەمایەکی زۆر سۆفیانەوە ئەتوانێت دنیا بگۆڕێت ئەتوانێت لێ بوردەی لای خەڵک دروستکە قسە لەسەرەوەیە زۆر جار تونوتیژی و تەمەڕوت مەرد نییە تەمەڕوت ئەوە بێ کە تۆ بەگژاب بچیتەوە جۆن لۆک لە فەڕەنسا ڕاوێنە لەسەر لێبوردەیە چوو لە بەریتانیەک لە بەریتانیا ڕاوێنەگەڕاوە فەڕەنسا مارکزێکی بۆ لەوانە ئەزانی لەسەرەوەی کە داوای ئازادی ئینسانی کرد نە لە ئەڵمانیا حەسایەوە نە لە فەڕەنسا حەسایەوە لە بەریتانیاش هەمیشە لە بەرپرسێتی بوو ئەگەر هاوڕێکەکەی وایە ئەنگلیزنەوەیە نەبوو بیخوا بەڵام 2000 ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بڕوا تەمەڕودەکە ینی سەر ناچێشی بۆ تونند تەمەڕودەکە سەر کێشەی بۆچی ماوەسەگەن ڕۆجەر فیشەر و ویلیام یۆری و پرۆکپاتۆن سێ وەکەڵێ ئوستازی جامعەی هارڤاردن کتێبێکیان نووسی و گێتینگ تو یەک لە بواری نیگۆشیشنە گێتینگ تو یەس گەیشتن بە بەڵێ ئەڵێ تونندوتیژی بۆچی خراپە ینی کاتێک نمونەیەکەین دەڵێت تۆ درکێگەیە سەرکەتەشی پێڵێن ئەڵێ کاتێکە تۆ حرمەت مەیدەی بە لەخەو ئیدەی دەبەرشەق دەیان ناوکی لێ دەرێتەوە دەیان تۆ ئەرژێنێ بە دەوری خۆی ئەم تونوتیژەی کە جەنابەت ئێڵێم تەمەڕودەی کە ئێمە بیکەین دڵنیابە ینی لكل فعل رد فعلی بەرامبەر خراپترە بێ ینی تۆ ئێمە بمانێ و نەمانێت ئێمە مامۆستا بوو بوورە تونندوتیژی خەڵک جیا لەگەڵ تونندوتیژی دەسەڵات بە نەتیجە من بەبەستمە بنمونە ئەو تونندوتیژی کە خەڵکی رووسیا کردی لە شۆڕشی بەرشەوی لە ساڵی 1970 2000 کۆتایی هات بە گۆڕینی سیستمێک کە چەند سەدەیەک بوو ینی حکمی دەکرد توانیان ئەم سیستەمە لە کۆڵ خۆیان بکەنەوە بە هەمان شەوە شۆڕشەکەی ماوتسیتۆنگ ینی من بەبەسم ئەلەوەی ینی ماوتسیتۆنگ بیر خستمەوە دەستی خۆش بێ ماوتسیتۆنگ لیان پرسیدیان تۆ چۆن بەسەر سینە سەرکەوتی ملیاری 9,000 ملیۆن وتی من لەگەڵ بەرامبەرەکەمان شەڕمەکە دەگەر شەڕی بکردایە ئەگەر ڕای کردای ڕامەکە دەگەر بوەستای ئەوەستام بەسەڵاتە لێرە ناوەستێ ئەخدەی ناوەسێ بەڕاستی ئەزانی بۆچی ئەگەڕێتەوەنی ئەگەر دیقەدەی علیوەدی قسەی هەیە زۆر بەخوەتێنی تۆ بتێنێتەوە کاریگەری کولتوری عربی ثقافی عربی فەرهەنگی عربی لەسەر ئێمەش هەیە ئەڵێ لم يبقى في العراق على مرور الأجيال العراق نایبینی بە تێپەڕبوونی کاتەکان إلا من كان مزدوجا منافقا إلى أويك إبنيها مزدوجها يعني دورو يعني منافقة تشيكا يحترم من لا يحب ويحب من لا يحترم أوي خوشي رزي ناقري أوجي كرزي أقري خوشي ناوي أم كولتورة ناوي مش نزالة أوي كجنابة باسية كي روشن بيركاني يما باور بك يعني روشن بيركاني يما يعني خلقي قلم بدسكاني يما كاريجريان هي لسرت يقداني حزب كردي أقد قد بدي كم كسر كردي سياسي عندما مكتبي سياسي عندما سكرتي حزب كاني مقالي كي تون وزبر ورقان وسيد بيوسي من مخدوتو بيوسي دايما خلقي کۆمەڵێک کەناڵ و کۆمەڵە ڕۆشنبیر و کۆمەڵێ دەستگا هەیە بەوەکان لە ئیشەکەی ئەم دەکەن مامۆستا سەر قسەکەی منوانەوێ کۆمەلگا خۆی تەسلیم کردووە کۆمەلگا ڕۆشنبیر بە مەنا بە دووە جۆرێک لە فرۆشتن خۆی فرۆشتووە ئەوەی کە جەنابەت باسیەکەی دیانی لە 91 بۆچی گۆڕان بۆ 94 بەو وەکەڵێ بەو عسابە ساردەوە ئێمە پێشوازیمان لە عەرەبەکانە کرد دواتر بۆە بەربووینە یەک ئێمە کاکە کاریگەری خۆمانە بوو بەڕاستی
ئێمە وەکەڵی شەڕی ناخۆ ئیسەشی دروست بێت من باوەڕمە کۆمەلگەی کوردی هەمان ڕۆحیەتی هەیە پاش تێپەڕبوونی 20 ساڵ سەیری کەناڵەکانی ڕاگەیاندن بکەیت تەیت ئەم قسەی منەکاتی سەر زۆر چاکە چونکە ئەزانی کاک تۆ من بڕام وایە لە نەوەتوێکە و ڕۆشنبیرەکان قسەی خۆیان کردووە بە کەم یا زۆر بەڵام ئێمە کە باسی دابشکردنی مجتەمع تێکشکانی مجتەمعمان کرد ڕۆشنبیرەکانیش دابش بوون لەسەر ئەم دنیا بینی سیاسیە ینی ئەوە بەدەسڵاتی من و تۆنی وای لێ هات واقعەوە ئەوەی تەسلیم نەبوو ڕای کرد ڕۆی خۆ بەشێکی زۆر لەوانی لەنەوە توێک بە دووە وڵاتیان بەدێشت لەوە بووکەن بە حوسڵە ئەمەیان نەبوو بەشێکی زۆر کەم حتا ئێستا تۆزانی خۆ زۆر جار ڕۆشنبیرێکی زۆر گەورەش مەسعود محەممەد لە دو ساڵەکانی تەمەنیە لەبەرەوەی هەندێ تێبینیە بوو دەرکرا لە شوێنەکەی خۆی ینی من بڕام وان نییەوە ڕۆشنبیرەکان یا قسەکەن نا من بڕام وایە کارکتەرە سیاسەکە لە پشت هەموو ئوستەمکاریەوەی کارکتەری یەکەمی سیاسی بام بۆ باس بکەم من بڕام وایە بەرپرسیاری یەکەم لەم دۆخەی ئێستا ئەگەر باسی بکەین بۆ نمونە ئاوا باس بکەین بریتیە لە کارکتەر یەکەمەکان کارکتەر یەکەمەکان چێن مەسعود بەرزانیە جلال طالبانیە نەوشین مستەفایە علی باپیرە سەلاح الدین محەممەد بەهادینە ئەمانە بەرپرسیاری ئەمانە ئەتوانن لەسەر مێزێکی ئاوا زۆر مەسەلە کۆتایی پێبێن تەجروبەمان هەیە لەوەیە تەجروبەمان ئەمە لە شەرقا لە زۆربەی زۆری شەرقاوایە من پەیوەندی بەس بمونی لە وڵاتی عەرەبیەکان شاوایە لە ئێرانی شاوایە لە تورکیای شاوایە دنیای شەرق دنیای کاریزماکانە دنیای کارکتەرە گەورە سیاسیەکانە دنیای غەرب دنیای هاوڵاتیە فەرقێکی زۆری لە بینی شەرق و غەرب مامۆستا باسی ڕۆشنبیرەکە هاشم ساڵح یەکێک لە مەسەقەفەکانی عەرەب ئاڵێ من هەرگیز نابێرم لەسەر مێز دانیشم بەرامبەر بە ڕۆشنبیرێکی عەرەب دیبێتی لەگەڵ بکەم ئەڵێ یا ئەم شکێنیا تیرۆر مەکە ئەڵێ حتا بەم ناس ئەڵێ هەنێک جار بەس لەگەڵ خۆمە دیبێتەکەم ئەڵێ لەگەڵ خۆشمە دابەشە بم بۆ 2 یا 3 کارکتەر لەناو خۆشمان بێ بە شەڕم تۆ بتەوێت نەتەوێت ئەم کاریگەری کولتوری فەرەنگی عەرەبی لەسەر ئێمەش هەیە تێگەیت ڕۆشنبیرەکانی ئێمە ئەگەر سەیری قەڵەمەکانیان بکەیت ئەوە گەڵی قوڕی لێ ئەشۆڕێ لەبەری ئەوەی مامۆستاجان هەز ناکەی فعلا کارکتەرە سیاسیەکان بەرپرسیاری یەکەم لەو دەخۆی کە چۆن بەرپرسیار نین مامۆستاگەر بەرپرسیار نەبن بەڕاستی کاک مەسعود دێنی خۆی ناڵێت دوو پەیام دەرناکە لێ کاتا بڵێ من چاکسازی یەکەم هەم لە حکوومەت هەم لە حیزب یعنی گەندەڵی ئەوەنە تێپەڕیوە ئیسا حکوومەتی تێپەڕاندە چۆ دەناو حیزبەوە هەر یەکێک لە سەرکردە سیاسیەکان کە لە کاریزما ئەوەی کە بەڕاستی ئێمەی کۆمەلگای شەرقین کاریزما دروستەکەین وەگەرنا کاریزما هەر ئینسانە وەک ئێمە لە ڕاستیە بەڵام ئێمە سروشتمان وایە کۆمەلگای شەرقی هاتووە کەسی خۆی بە کاریزما دانە نەدێمە خۆمانێکین بە کاریزما زۆربەی ئوستازەکانی جامیع زۆربەی خەڵکە سیاسیەکان ئەوە کوڕنووشی بووە بین ئیتر هەر خۆی بێ بە کاریزما و دواتر بێ بە مڵۆزمی سەرشانی میلەت زۆر چاکە مامۆستاجان دەگوتریەشی لە مەلامیح و ڕوخسارە هەرە دیارەکان یعنی گاڵتەکردنی ئەم دەسەڵاتە بە خەڵک ئەوەیە کە بەردەوام قسە لەسەر ئەوە دەکات کە دۆخی خەڵک لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی چوزانم لە هەموو ڕۆکانەوە بیگرە چاچی دەکات بەڵام بەردەوام بە پێچەوانەوە ینی هەنگاو دەنێ بەڕێز لەوبارەوە دەڵیسی وڵی خۆ من پێشوتریش ئەمەژە عینگاڵتە پێکردنیشی دیار نییە من بەگاڵتە پێکردنی نازانم بەڕاستی مامەسا بەڵام بە ئێمە تۆ گەڵێت تۆزی بینمان درێژ بێت با نەفەسمان درێژ بێ ئەو قانونەی کە ئیستا خەڵکی لای ئێمە بۆچی لە شەرقەوە ڕوات ئەدا لە دەریای ئیجا ئەو هەموو مەحنەتە بڕێ ڕات بۆ ئەوروپا لە ئەوروپا تەنها بۆچی بۆ سەروەری یاسایە لە ئەوروپا یاسایەک هەیە کەوانی ڕۆشتنەوە ئەوروپا جیهازێکی کوڕی وەزیریەت تێکتێکە بڕێ و من و جەنابەت هیچ جیاوازێکی نییە لەگەڵ ئێمە ئەم یاسا کە وەکەڵێ جێگای فەخری ئینسانیەت ئەگەر لی بکۆڵیتەوە لە ئەساسا نەک فەخری پێوە ناکەی من کەسێکی قانونی ماسەر و بەکارێستەکەم لە قانونە نەک هەر فەخر بە یاسا ناکەم بگرە مای شەرمەزاری و خەجاڵەتیە ئەزانی لە تاریخی قانونە لە کاتێکە ڕۆما کەسێک قەرزار بە داین و مەدین هەیە و کەسێک قەرزار و کەسێک خاوەن قەرزە ئەم کەسە قەرزارە گەر پارەکەی نەدایێتەوە بەپێی نەسی قانونی لە ناوڕاستی شارە پارچە پارچاکرا هەرێکێک لە داینەکان لە خاوەن قەرزەکان پارچێک لە لەشێم کەسیانە برد دەئیستا ئەکرێتەوە مەبڕێ وڵا شانەزی بەمەوەکەم نەخێ شانەزی بەمە ناکەم بەڵام کۆمەلگای کوردیش من دڵنیام یان ناڵێم دڵنیام ئومێدەکەم ئینشەڵا چەند ساڵێکی تر ئێمە بگەینە قەناعەتێکە لە حاڵی ئەم 2003 و 2013 خۆمان پەشیمان بین وەکەڵی هەنگاوێک بەرەو پێش ڕۆشتین بەرەوەدەوە نهاتبینەوە زۆر چاکە کاگڵەتیجا هەر لە مقالەکەت قسە لەسەر ئەوە دەکەی یاداوای ئەوە دەکەی لە خەڵک کە هەنگاوی تووڕا ینی بکردنە بەر مەبەست لە چێلەوە ینی داوای شەڕی ناوە خۆرەکەی نا نەوەڵام من لە گەرمەی شەڕی ناوخۆیان لەگەڵ
ئێستاماوەنەوەە کۆمەڵی دژ بە شەڕی کوردستانمان دروست کرد کۆمەڵی خەڵک بووین تەنیا من نەگیران تیانەوەی ترکیران بە شرتێ بەیاننامەکە من نووسی بووم بەڵام ئەوان پۆلیس و ئەو بوون یەکدوانێکیان لەبەرەوەی پۆلیس بوون و لە حکومەتا بوون یوتیان نابێت تۆ دەبێت لە کۆمەڵەیەکا بن دژ بە شەڕ بوو ئێمە لە شەڕی ناوخۆیانوانە یەکیانیستە لە لاوەکان شاعریشە محمد کاکڕش شاعیر بوو یەکی بوولەوانە ئێستا لە سویدا و خەڵکی تریش بوون بەشیان زۆر لە دەرەوەوانە بەرحاڵ مەبەستم لەسەرەوەی من بڕوام وایە تووڕەیی خەڵک بەس بەگژاتوونەوەتی من پێشتر وتم تەمەڕۆت خۆ غاندی تەمەڕودی کرد لە بەریتانیا ئێستا نمونەکەتان لەسەر غاندیەنە غاندی تەمەڕودی کرد باش ئێستا غاندی تەمەڕودی کرد غاندی جلوبەرگەجوانەکەی خۆی داکەن وازی لە هەموو شتێ ناوت توان ناوە لەگەڵ ما بشین بەگشت بەریتانیا بتوانین ئاتوانین فعلا بەریتانیا شکات وتی نادەین بە ئیستیعمار لێشیان وەرناگرین بەریتانیا شکا یعنی خۆ تەمەڕودێکی زۆر نەرم بوو خۆ ماوسیتۆن باسان کرد ئەو جەولەیە کە بە سینا کردیت جۆرە بوو لە تەمەڕود بەڵام تەمەڕودێکی زۆر نەرم بوو مەرج نییە تەمەڕود مەرج نییە تەنیا بەڕوودا پێویستی بە سەرکردایەتی کردن نییە بەڵێ پێویستی باش من دەیان جاری تمە لەنەوەتویەکەوە لە گۆڤاری ئازادی و دوایی بوون و دوایی ڕاهەند و دوایی هەموو ڕۆژنامە و گۆڤارانی کە دەرێتون دەنگی دژ هەبوو دەنگی نەیار هەبوو بەم ستەمکاریە بەڵام ئەم دەنگە تا کەسێکی وەکو نەوشیروان مستەفا نەهات لە حیزبێک دەرنەچۆ دەرەوە و قیادەی ئەو ناڕەزایەتی نەکرد خەڵکێکی زۆر کۆ نەبوونەوە فعلا ئۆپۆزیسیۆن خۆ پێش نەوشیروان مستەفا پێش بتونی گۆڕانیشە بوو بەڵام بەو تەرحە نەبوو کە بتوانێت ڕوبەڕووی دەسەڵات بێتەوە کە حاڵەتی شۆڕ بە پێشەوە کە ڕوبەڕووی دەسەڵاتە بۆەوە ئەخرا کوچەیەکەوە تەخوینێک لە لێشیە درا و چێکشی بەرامبەر بەکارێتە تا خۆشبەختان تا ئێستا بەکار ناتوە یۆدارم نەگەینەوە دۆخە من بڕوام وایە تەمەڕود ڕێگا زۆرە بووە ئێستا ئەگەر بەس ئەوانەی کە لە کەناڵەکانی پارتی قساکەن بەس ئەوان بەیانی بڵێن ئێمە بێمە ئامادەنین بچینەوە لە تەلەڤیزیۆنەکانم قسانە بکەین کە ئیستایی بکەین قسە لەسەر کەسایەتەکان بکەن قسە لەسەر نوشمان چاو بکەن قسە لەسەر علی باپیر بکەن قسە لەسەر فڵان بکەن قسە لەسەر بڵێن ئێمە ناکەین بەس ئەوان نەیکەن بۆ جۆرێکە لە تەمەڕود بەس نەیکەن دە ڕۆژ ڕای بگن بەیانی یعنی هەندێک شتەیە بەس مامۆستایانی ئاینی یەک هەینی یەک جومە بڵێن ئێمە ئامادەنین بۆ میلەتێک و بۆ دەسەڵاتداریەتێک خودبە بخوێنینەوە خودبە بدەین کە تا ئێستا نەزانن بۆچی دوای 2000 ساڵ خاوەنی خۆیانین بۆ لەسەر پێی خۆیان نەوەستاون تەمەڕودی زۆر لەر پێ لەنیە کاکە من قەنەعەتم وایە هەر ئێستاکە خۆی سدایکانی ئاشتی خۆ لە قەندیل خەڵک هینە ئاپیچێ ناتە تا فڕۆکەوە فڕۆکە دێ لە ئامێدی و بامەڕنی و کانی کونە ماسی و قەندیل ڕەمیەکە لەناو ئامەدا ئەوان گروپی نابۆ تونوتیژی ڕوبەڕووی نەیاریە بنەوە ڕوبەڕووی ستەمکاری دایکانی ئاشتی خۆچێکیان پێێنێ فۆتەکان بەسەریانەوە بە ڕۆژوو بەزبانی بە ڕۆژەوە ئەچنەڵن کاکە نابێ لە بێمە ڕابگیری خۆ تەمەڕوودە بۆیە من بڕام وایە تەمەڕۆت یا یاخیبوون هەر ئەوە نییە یعنی نابۆتونی تیژی لە ناو گەرمەی تۆپ بارانە کە یەکێ دێل و لەی دەبابەکە پێچێتەوە لە نابێەوە بێنام دەمانچە ئیتربێت لەکەی پێچێتەوە ئیتر بێ تفەنکان بێدەنگ بن ئەوە تەمەڕوودە کاتێککە لە تیڤڵمە دەڵێ با تفەنکان بێدەنگ بن مناڵێک دەوێ بنوێ بازە باڕە شەباکان بوەستن نازانم شاعیرێک دەوێ بدیۆ ئەمە تەمەڕوودە زۆر باشە زۆر باشە کۆمەڵگەی ئێمە ئامادەی تێدا هەیە بۆ ئەم جۆرە تەمەڕوودانە هێشتا ئەمە وەکو وعی چەکەرەی وەڵاهی جا کۆمەڵگەی کوردی مامۆستا باسی لەوە کرد کە بۆ خەڵکەکەی پارتی واز نایێنێت ینی بەڕاستی لە ڕاگەیەنەکانەوە ئەمە وەکو نمونە هێنایەوە بەڵێ بەڵێ خەشێکە بە لەسەر نمونەکەی تەوزیح بدەین وانە وەکەڵەیە من حسابم تۆزێ ساردا ئاسایی وەرێگرم پارتی ئەگەر وەکەڵێ لەو ئەنسەفەناس و لە سەراح القازی ئەگەر ئینسان ویژدانی هەبێت ئیتر قازیەکانی تۆزێک ئیسراحەتێکەکەن پارتی ئەو خەڵکەی بەڕاستی ئەو حەملە ئیعلامی کە لە دژی پارتی هەیە ئەگەر پارتی نەبوایە حیزبێکی تر وایە بوویسە 3 کورسی پەرلەمانی نەهێنایە یعنی هەمومان نەزانین ئەم حکوومەتە بنکە فراوانە کە هەر چوار حیزبەکەی بەتەنها پارتی نەبێ هەر چوار حیزبەکەی بە یەکگرتووە بە کۆمەڵەوە بە گۆڕانەوە بە یەکێتی نیشتیمانیشەوە هەمویان لە حکوومەت بوون قاچی چەپیان لە حکوومەتەوە قاچی چەپ ڕاستیان لە ئۆپۆزیسیۆنە ئیستەشی پێوە بێ ئیستەشی پێوە تەنها پارتیش بەس لە دژی پارتی بەس لە دژی پارتی پرسیارەکە لێرەوەی ئەم خەڵکی پارتی بۆ واز نایێنن ئەخوانیە بەڕاستی خۆم پرسیارێکی جوانی وروژان ئەو خەڵکی پارتی بۆ ناڕۆن کاکە بەڕاستی نمونەکە بۆ هەمیان بەڵێ بەڵێ ڕاستە فەرمی بەڵام جەناب نمونەیەکی تێنە با میش نمونەیەک بێنمەوە لەسەر ینی وەکەڵێ موقیفێکی پارتی بۆ نمونە کاکە ناکرێ پارتی لەسەر ئاستی ئەندامێکی سەرکردایەتی کە چەند ساڵێک ئەندامی سەرکردایەتیە لەسەر ئاستی ئەندامێکی سەرکردایەتی داوەتی هەرچی کۆنسوڵ و نوێنەر و دیبلۆماسکارە بیانیەکانەکە لە هەرێمی کوردستانە تۆپتۆپێنیان لەگەڵاکە یاریتێنسیان لەگەڵاکە یان با بۆ لەو بەرزان بەسەر قبری مەلام سەفا هەمویان بە شانازی ئۆڕۆن لەگەڵیا
لە حاڵێکە یەکێتی نیشتیمانی بەبزوتنەوەی گۆڕانەوە لەسەر ئاسی شخصی یەکەمیە ئەخە بەڕاستی ئەمە جێگای هەڵوێستە لەسەرکردنە ئەمە جێگای ئەوەیە کە ئەگەر من بەرپرسم ناو یەکێتی و گۆڕانە ئەمە ئەبێ دیراسەی وەزعی علاقاتی گۆڕان علاقاتی خارجی گۆڕان یەکێتی بکەم ئەی باشە خێرە ئەم دوو حیزب عەزیمە خاوەنی 42 کورسی پەرلەمانن یەک کونسڵخانە نەهات لەگەڵیان مانەوێت سیاسەتی پارتی کراوەترە ینی سیاسەتی پارتی وەکەڵەیە بە شێوازێکە کۆمەلگەی نێودەوڵەتی لەگەڵێتی تا چەند پێت خۆشە تا چەند پێت ناخۆشە ئەمە حەقیقەتە دوو زای دووە کاتە چوار کەسێک کە خەرزارە حەزەکە بکاتە یەک کەسێک کە خاوەن قەرز حەزەکە بکاتە 24 بۆ نمونە بەڵام یاسایەکە پێمان ئەڵێ دوو زای دووە کاتە چوار ناکرێت پارتی لەسەر ئاسی ئەندامێکی سەرکردایەتی ئیخۆ ناکرێت بڵێن ئەم کۆنسڵخانە و نوێنەرەی وڵاتانیش ئەمانیش هەر وەکەڵێ دەستی پارتی بن وەک حیزب وەک فراکسیۆنەکانی پەرلەمان وایە مامۆستا ئەمە بابوو کاگڵەتی زانی بۆ نمونەکەمان لەسەر پارتی نایە بۆ من حەزم ناکرد نەخێشێکە بابەتی جوان دروژان من یەکشت بڵێم نا من بڕوام وایە مامەڵەکردن لەگەڵ ئەمری واقعا جیایە لەگەڵ هەنێشتە بە کاکسیروان زانی ئەمری واقع ئێستا پارتی لە پایتەخت چۆن لەوێ و بە چ شێوەیەک حکومڕانیەکە و چۆن هاتۆتەوێ و چۆن ئەوێ بەدەستێوەیەتی ئەمە هەموو واز لێ بێنێ واز لە هەموو ئەمە بێنێ ئەمری واقع ئەوەیە قونسڵەکان ئەگەر لە ڕێگەی بەغایشەوە هاتوون ئەگەر لە ڕێگەی وەزاری خارجی عێراقیشەوە هاتوون دوازار لە هەولێرە بەڵکە لە هەولێرنا بەڵام لەگەڵەوەشە تۆ زانی هەرە قونسڵانە لە زۆر مناسبات ئەگەر بۆ پەیامی ئاشتی بێگەر بۆ شتێ بێ لە هەولێر شۆکەوتونە تڕهاتون لە حیزبەکانی تراتونە سەردانی ئێرەشیان کردووە بەڵام ئەوان نابنە بەشێک تۆ باشە زانی ئەوان نابنە بەشێک لە شەڕ بەیانی تۆش لە هەڵەبجە نامەیەک بە ناو پارێزگاری هەڵەبجەوە بۆ هەموو قونسڵەکان بنێری بڵێ ئەمانەوەیە لەگەڵ کە سوکاری شەیدانی هەڵەبجەیە تۆ پێنێک بکەین دێن من قسەکەم لەسەر ئەوەیە من لەگەڵ بەڵێ پایتەخت بەدەست پارتیەوەیە جگەرەوەی کە پایتەخت بەدەستیەوەی من دڵفراوانی نییە دڵفراوانی و نییە کە زۆری لەگەڵا کراوە و خەڵک زۆری لەگەڵا کردو ئەو بێدەمونە باکسەوە پایتەخت بەدەست سیوەتی سەرۆکایەتیان بەدەستیەوەتی سەرۆکایەتی حکومەت بەدەستیەوەتی دەستگای ئاسایش و زانیاریەتی ئەو بەدەستیەوەتی دەستگای ئاسایش پاراستنەتیەوە ئەو نازانم دەستگایەکە بوومانە ئەوانە بەدەستیەوەتی باشە هێزێک هەموو ئەم شتانە بەدەستیەوەتی هێزی پێشمەرگەشیش بەدەستیەوەتی قوتی خەڵکیش وەزارەتی اقتصادیش بەدەستیەوەتی وەزارەتی داراییەوە نییە باشە هێزێک هەمووانی بەدەستەوە بێ خەڵک ڕووی کاتێکیە لە کۆشکی بلووریە هەژار ئەڵێ ڕۆکێتە کۆشکەکان بۆ داواکردنی خەڵک خەڵک نایە لە خانەخوڕەکان داواکە ئێستا حیزبەکانی تر ئەوەی تۆ باست کرد توار حیزبەکەتی لە خانەخوڕەکانان کاکە بۆ لە خانەخوڕەکان مامۆستا بە ئینسافە بە ئینسافە من مەجال بڕکەمەوە بەڵێ فەرموو من پێشتر وێنەکەم نیشاندا بەڵێ وێنێکە ئاوهایە لە خانۆخوڕەکانان لەبەرەوەی دەسەڵاتیان بەدەستەوەنی اقتصادیان بەدەستەوەنی وەزارەتی پێشمەرگەیان بەدەستەوەنی ئەجینا بەڵێ من تەنها من ئێستا یەکێتی هێزەکانی هەفتا لە جێبەکە بکشێنێتەوە لە شنگالەوە تا ئێرە چی ڕووەدا کاکە من ڕاوێژکاری یەکێتی و گۆڕانیم بەڵام من ئەمەیە حقیقەتێک بڵێم کە یەکێک لە هەڵەکانی یەکێتی و گۆڕان ئەوەیە دوای ئیعلانکردن دوای ئیمزاکردن ئەڵێ ئێمە ئەم ناوەڕۆکی ئەم ڕێکەوتنامە ترانسلیت دەکەین تەرجمەکەین و ئێدەین بە کونسڵخانەکان و نوێنەرایەتەکان وەک کورد دەڵێ لە پاش تاڵان تەشتی تەڵابنێ بەسەرەوە بەڵام زیرەکیەکەی پارتی لەوایە لە بچووکترین موقیفا کە جەنابەت باسی کرد باراک ئۆباما لە بچووکترین حەدەس ئاگادارە پارتی لە بچووکترین موقیفا خێرا هەموو وەکەڵێ حەدەسەکان ترانسلیت دەکا و کونسڵخانەی گێڕێ ڕاستە ئاخرەوەش شوێنەکە دەورە بینێ من و تۆ دوو کەسی زۆر ڕۆشنبیر بین زۆر خوێنەوار بین و شادەیەکی زۆر باشمانە بێ ئێستاکە بچین بڕۆین لە یەکێ لەو قونسڵیانە ببین بەکارمەند ئۆکەی پارتیمان لەبەرەوەی لە هەولێرە بەڵام لە بیرت نەچێ یەکێتی بەر لە یەکێتی مقابلی پارتیە چ لە هێزی عەسکەری و چ لە هێزی سیاسی و چ لە هێزی اقتصادی شەریف مامۆستای زانکۆ و هەروە زۆر بەڕێز کاک لەتیف فاتح فەرە زۆر سپاس تۆشەکەم بەڕێزم سپاس بۆ ئێوەش زۆر بەڕێزی دەستان خۆش بێت